بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دوال أخوي قورد كم طاعة عبادتي همولا يقبول كات لأخوة بارموا أخوي قورا لعذاب قبر آقري جهنم بمان باريزي إن شاء الله. باسك لمالي بيغمبروا صلى الله عليه وسلم بزانين هالسكوتي بيغمبر صلى الله عليه وسلم لقل أو كساني كلا دورو بري دابون چون بوا يكي لو كساني دايم لخزمت بيغمبر بو صلى الله عليه وسلم كسيك بو ناوي زيدي كري حارثة. زيدي كري حارثة پێش ئەوەی دایکی ئیمانداران خەدیجەی کچی خوەیلیت لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوسەرگیری بکات، زەیدی کوڕی حارثە کۆیلە و عەبدی خەدیجەی کچی خوەیلید بوو. لە ڕووداوێکی جەنگە لەگەڵ خەڵکی مەککەیە ئەو هۆزەی کە زەیدی کوڕی حارثەی تیا بوو لەگەڵ خەڵکی مەککە شەڕیان کرد. زەید بە ئەسیری بە دیلگیرە خەڵکی مەککە کردیان بە کۆیلە کە بوو بە کۆیلە خەدیجەی کچی خوەیلید بە پارەی خۆی کڕی. جاران عەبدایەتی هەبوو، کۆیلایەتی هەبوو، وەکو چۆن مەیانی حەیوانەکە هەیە دوو لە ڕووی جەنابتان حەیوان و ئاژەڵ کڕین و فرۆشتنی پێوە ئەکرا، ئاوەها ئینسانەکان ئەکران بە کۆیلە و عەبد کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرا. ئیسلام ئەو عادەتەی نەهێڵا. ئیسلام فەرمانی کرد هەر کەسێک گوناحێ بکا ئەبێ عەبدی ئازاد کات. هەر کەسێک سوێندێکی ناحەقی خوارد عەبدی ئازاد کا. هەر کەسێک لە ڕەمەزانە ڕۆژوەکەی شکا بەهۆی تێکەڵاوی هاوسەرگیریەوە با عەبدی ئازاد کا. یعنی ئیتر وای کرد ئیسلامی پیرۆز عەبدایەتی نەهێڵا. زەیدی کوڕی حارثە شارڕایەوە لە مەککەیە لە قەبیلە و خزم و خوێشی شارڕایەوە دایکمان خەدیجەی کچی خوەیلید کڕی. باسی پێش ئیسلامەکەم ئەمە. کاتێ خەدیجە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوسەرگیری کرد و بوو بە هاوسەری، خەدیجە ڕەزای خوای لێبێ زەیدی هەدیە کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەید بە خزمەتی جەنابەت بکات. ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەم پیاوە لە ماڵیان نابووە. زەید بێگانەیەک بووە لە ماڵی پێغەمبەرە ژیاوە صلی الله عليه وسلم. بزانین چ تەعاملێکی لەگەڵ کردووە، بزانین هەڵسوکەوتی چۆن بووە. ئەی ئێمە هەڵسوکەوتمان لەگەڵ ژێردەستەکانمانە چۆنە؟ دوای چەند ساڵێک
باوکی زەید لەگەڵ مامیا هاتن بۆ مەککە هەواڵی زەیدیان پرسی لە خەڵکی مەککە ئەوانیش وتیان لای محەممەدە کۆیلەی ئەوانە خزمەتی ئەوانەکە بە ناونیشان ماڵی پێغەمبەریان دۆزیەوە صلی الله عليه وسلم باوکی زەید کە ناوی حارثە بوو لەگەڵ مامیا چوونە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە باسی سەرەتای وەحی ئەەکەم تازە وەحی دابەزیوە سەرەتای ئیسلامە وتیان ئەی محەممەد کوڕێکمان هەیە بە زۆر کراوە بە کۆیلە ئێستا تۆ کڕیوتە و لای تۆیە و خزمەتی تۆ ئەکا و کۆیلەی تۆیە هاتووین بە هەر نرخێک بێ بماندەیتەوە چی ئەڵێی ئەدەینێ بنەماڵەی ئێمە کۆیلایەتی تیانە بۆ نابێ کۆیلە بێت و ئەو پیاوەتی و چاکایەتیەمان لەگەڵ بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی زۆر باشە زەید مخەیەر ئەەکەین ئێوەی هەڵبژارد بیبەنەوە پارەشم ناوێت ئازاد بێ ئەگەر حەزیشی کرد لێرە بێت مەڵاهی من دەری ناکەم ئێوە بە زۆر بیبەنەوە من ڕازیم بەوەش نییە باوکی زەید و مامی زەید خەریک بوو لە خۆشیە باڵیانەکرد ئەیانوت ئەمە نیعمەتێکە و ئەمە بەڕاستی پیاوەتیەکە محەممەد لەگەڵ ئێمەی ئەکا زەید چۆن کۆیلایەتی قوبوڵەکات زەید چۆن لە دایکیدا ئەبڕێت و لە باوکی و چۆن نایێتەوە بە منتقەی خۆمان ماوەیەکی پێچوو زەید هاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نادا زەیدەن زەیدی بانگ کرد وتی ئەی زەید من هازەینی من هاذەین ئەم دوانە کێن فەرمووی هذا ئەبی و هذا عەمی ئەمە باوکمە و ئەوە مامەمە و بەخێراتنی کردن و ماچی کردن و احترامی گرتن و فەرمووی ئەی زەید خۆت مخەیەری باوکت و مامت هاتوون بتبەنەوە بۆ منطقە و شوێنی خۆتان و شار و وڵاتی خۆتان منیش زۆرت لێ ناکەم ئەڕۆیتەوە بڕۆ ئازاد بە ناڕۆیتەوە لێرەش دەرت ناکەم زەید سەرنجێکی باوکی و مامیدا و سەرنجێکی پێغەمبەری صلی الله عليه وسلم باوشی کرد بە پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمووی والله أنت خير لي من أبي وأمي وعمي والله أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ بۆ من لە باوکم و دایکم و مامم باشتری والله لا أفضل أحدا على محمد غير محمد کەس هەڵ نابژێرم ئەبێ لەگەڵ یا بم تا مردم باوکو و مامی عەجایب بوو چۆن ئەم پیاوە ئامادەیە واز لە باوکی بێنێ واز لە دایکی بێنێ ئاوا لەگەڵ پێغەمبەرا بێ صلی الله عليه وسلم ئاوا بەدەستی بەتاڵی ڕۆشتنەوە و خواحافیزیان لێ کرد لەبەر خاتری ڕێزێک لەبەر ڕێزێک بۆ زەید پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی زەیدی گرت و بردی بۆ کەعبە خەڵکی کۆ کردەوە و فەرمووی ئەمە زەید کوڕی محەممەدە صلی الله عليه وسلم کردی بە کوڕی خۆی بە تەبەنی ئەو کاتە تەبەنی هەبوو ئەوە خەڵکی نەئاگادار بن زەید کوڕی منە پورێکی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی سەفیە بوو سەفیەی کچی عەبدولموطەلیب سەفیە کچێکی هەبوو ناوی زەینەب بوو چوو خوازبێنی زەینەبی پورزای خۆی کرد بۆ زەید زەینەب وتی
ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شووی پێ ناکەم من قوڕەیشی و بەنی هاشمی و ئەو عەبدێک و کۆیلەیەک و غەوارەیەک و شووی پێ ناکەم. سەفیەش وتی منیش ڕازی نیم کچەکەم بەو شەریفی و جوانیەوە بێ بە خێزانی خزمەتکارێک لە ماڵەکەی تۆیا و شتی وا قبوڵ ناکەم. حەسبونە الله ونعم الوەکیل تر ئەمە هەبووە و ئەو شتە هەر هەبووە لەناو ئەو زەمانەیە. لەو کاتەیە خوای ڕەب العالەمین ئایەتی ناردە خوارەوە وەکو هەڕەشەیەک بۆ صەفیەی کچی عەبدولمەطەلیبی پووری پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوا فەرمی وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. بۆ هیچ ئیماندارێک لە ژن و پیاو نییە کاتێ خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانێکیان دەرکرد بۆیان ئەوان اختیاریان بۆ هەبێت شتیوان نییە. ئەوەی خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیانەوە هەر ئەوەیە إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. خيار و اختيار و ئەو شتانە لەدەستی ئینسانە نییە کاتێ خوا ئەمرێکی دەرکرد. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زەینەبی مارە کرد لە زەید، زەیدی کرد بە هاوسەری زەینەب. ئەمەش حکمەتێکی خوای پەروەردگاری تایە. زەینەب حەزیە کرد شوو بکا بە ئامۆزایەکی، بەڵام ئەمەش حکمەتێکی خوای پەروەردگاری تایە. خوای پەروەردگار ویستی بۆ هەموو عالەمی بسەلمێنێ کە زەید کوڕی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. بۆیە دوای ماوەیەک زەینەب هاوسەری زەید بوو، لەبەر نەگونجانیان تەبیعەتیان جیابوو، زەینەب لەگەڵ زەیدا جیابوونەوە. خوای پەروەردگار جەلە جەلالوه فەرمانی کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبێ زەینەب مارەکەیت بۆ ئەوەی بۆ عالەم بسەلمێت کە زەید کوڕی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. ئەگەر کوڕی پێغەمبەر بێ دروست نییە هیچ کەسێ بووکی خۆی بخوازێتەوە. تاکە کەسێک لە قورئاندا خوای پەروەردگار ناوی تۆمار کردبێ و سەحابە بێ کێیە؟ زەید. زەید لە قورئانە ناوی تۆمار کراوە. بۆیە هەر کەسێک لە قورئاندا بڵێ زەید زال یێ دال خوا سی خێری بۆ ئەنووسێت. هەر بڵێ زەید، هەر تیتێکی قورئان بیخوێنیت دە چاکت بۆ نووسراوە. زەید سێ پیتە بیخوێنی سی چاکت بۆ نووسراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەرمانی خوای پەروەردگار زەینەبی کچی جەحشی پورزای خۆی خوای ڕەب العالەمین لێی مارە کرد بۆ ئەوەی تەبەنی هەڵوێشێتەوە و هیچ کەسێک نەڵێ زەید کوڕی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای خۆی کوڕی بەجێ نەهێڵاوە و کوڕەکانی پێش خۆی وەفاتیان کردووە. ئەم زەیدە لە جەنگی مؤتەیە قائد بوو، شەهید بوو. ئەوەندە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی گریا، ئەوەندە بێتاقەت بوو. سیرە ئەفەرمێ بۆ هیچ سەحابێ ئەوەندە بێتاقەت نەبووە، بۆ هیچ سەحابێ ئەوەندە خەفەتی نەخواردووە. علەمایان کە سیرەیان نووسیوەتەوە ئەفەرمن ئەگەر زەید بمایە ئەبوو بەکری سەدیق نە ئەبوو بە خەلیفە، زەید ئەبوو بە خەلیفە. ئەوەندە زەید گەورە بووە چونکە لە قورئانە خوا ناوی تۆمار کردووە. بەڵام لە جەنگی مؤتەیە شەهید بوو، خوای گەورە گەیاندیە پلەی شەهیدی. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خەفەتی بۆ خوارد،
داوا لە خوا دەکەین ئەڵێن خوایە لەگەڵ لەبەر خاتری ئیسمی عەزەمی خۆت لەگەڵ ئەو سەحابانەیە حەشرمان بکەیت ئینشاء الله ئەوان شەفاعەتمان بۆ بکەن ئێمە شوێن پێی ئەوان هەڵگرین خوای گەورە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەیت خوای گەورە شەوی قەدرمان بەنەسیب بکەیت خوای گەورە لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بیت خوایە شفای نەخۆشەکانمان بەی خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين السلام عليكم ورحمة الله